ئەمڕۆ بابەتێک کە هەمانە ئەوەیە کە باز لە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیەکەین کە ئەمڕۆ 127 ساڵ تێ ئەپەڕێ بەسەر ئەم ڕۆژێن جا ئەمڕۆ کۆمەڵک میوانمان هەیە هەم لەلایەنی ئەکادمی لەلایەنی سندیکا لەلایەنی مێژووی لەلایەنی ئەوانەی کە بزانین چۆن بتوانین ئەم هەنگاوانەی کە تا ئێسەنراوە بتوانین بەرەو پێشتری بەرین لە ستۆدیۆ لەگەڵمانە کە میوانە بێت و لەگەڵمانە ئەبێت بەڕێز کاروان ئەنوەرە کە سکرتێری لقی سلێمانی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانە لە ئەڵمانیا لە وڵاتی ئەڵمانیا حەمید بەدرخان سەرۆکی ئەکادیمیای بەدرخانمان لەگەڵا بێت لە شاری هەولێر پرۆفیسۆر دکتۆر سامان جەلال مامۆسای زانکۆمان لەگەڵا بێت هەروەهاش لە ڕانیا دکتۆر ئاراس ڕەمەزانمان لەگەڵا بێت کە ئەویش مامۆستای زانکۆیە و ئەمڕۆ بابەتەکان تایبەتەکەین بە هەموو ئەو باسانەی کە لە مێژووی دروستبوونی ڕۆژنامەی کوردی تا ئەمڕۆ و ئەو گۆڕانکاریانەی کە ڕویانەوە ئەو بابەتانەی کە بوونی هەیە جا یەکسەر چینە هەولێر پێش کاکاروان و پێش کاک حەمیدیش ئەچینە هەولێر بۆ لای مامۆستا سامان جەلال دکتۆر سامان جەلال کە لە هەولێر و ڕاستەخۆ لەگەڵمانە دکتۆر سڵاوت لێ بێت و بانیت باش ئەمڕۆت لێ پیرۆز بێ ئەڵبەتە پیرۆزە لە خۆشمان و لە هەموو ڕۆژنامە نووسان و لە ڕاگەیان کارەکان ئەمێ پرسیاری ئەوە بکەم دکتۆر لە جەنابەت لە ئێستایا دۆخی ڕۆژنامەی کوردی یاخود ڕۆژنامەگەری کوردی چۆن هەڵەسەنگێنی تووە چۆن ئەبینیت؟ سڵاو لە ئێوەش لە میوانە بەڕێزەکان یادی ڕۆژنامەگەری کوردی لە ئێوە لە هەمولایەک پیرۆز بێت بەنسبەت ڕەوشی میدیای کوردی لە ئێستادا کە ئەمڕۆ یادی ڕۆژنامەگەری کوردیە بێگومان ئەگەر ستێپێک بگەڕێنەوە پێشتر هەموو مێژووی میدیای کوردی بەشێکی گەورە میدیایەک بووە کە لە شاخ بووە میدیایەک بۆ بنێنی بووە میدیایەک بۆ زۆرجار بە زمانی کوردی دەرچووە بەڵام لە خزمەت کورد نەبووە میدیایەک بووە کە لە هەندەران دەرچووەکو یەکەمین ڕۆژنامەی کوردی کە دەرچووە ئاماژتان پێکرد هەموو ئەو میدیانە گەلێک هەورازونی شێوی گەوریان بینیە و میدیاکان کەمتر پەنیان بردۆتە بەر ئەوەی کە میدیاک بی بەپێی ئەرک و پرەنسیبەکان و دیسپلینەکانی میدیای سەردەمی کار بکەن بەڵکو بەشێک بوونە لە مقاومەت و بەشێک بوونە لە شۆڕشی ڕزگاری خوازی کورد و لە ئێستادا دوای ئەوەی کە تەمەنیەکی قۆناغێکی تر لە دوای ئینتیفازە لە دوای ڕاپەڕینی نۆتوێک باتە نێو میدیای کوردیەوە ئەو بوو میدیاکان لە ڕووی بڵاوکراوە و گۆڤار و ڕۆژنامەکان و تەنان لە ڕووی کەناڵەکانی تەلەڤیزۆنیشەوە کە دەرکەوتن ژمارەیەکی ئەجگار بێشمار لە ڕۆژنامە بڵاوکراوەکان دەرکەوتن کە دوهەمین ئامار کە سندیکا ڕۆژنامە نووسانی کوردستان بڵاوی کردێتەوە زیاتر لە 963 ڕۆژنامە و گۆڤار کە مۆڵەتیان هەیە بەڵام ئەو ڕۆژنامە و گۆڤارانە بە شێوەیەکی گشتی هەتا دێت تووشی کەوتن دەبن تووشی ئینتیحار دەبن تووشی سویساید دەبن تووشی ئەوە دەبن کە بەرەو نەمان بچن ڕاستە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ڕۆژنامەگەری چاپ وەکو گۆڤار و ڕۆژنامەکان میدیا ئەلکترۆنی جێگای پێلەخکردن بەڵام هێشتا لە مارکێت و دوکانەکان ڕۆژنامە و گۆڤارەکان دەفرۆشرێن هێشتا لە کافتریا و لە میترۆ و لە نێوپاس و شەمەندەفەرەکان ڕۆژنامەکان دەخوێنرێنەوە هێشتا کەلتوری خوێندنەوە زیاتر برەو دەداتن و یارمەتی ڕۆژنامە و گۆڤارەکاندا بەڵام لە بواری ڕۆژنامە و گۆڤارەکان لە هەرێمی کوردستان لە ناوچەکەی ئەمە تووشی حاڵەتێکی وەکو بڵێن ئینتیحاری سویساید بووە کە دواتر باسی چارەسەرەکان دەکەین کە چۆن بەهانای ڕۆژنامەگەری کوردی بێن پێم خۆشە ئەویان زیاتر تەرخان بکەین بزانین وەکو سندیکا لایەنی سندیکا و لایەنی سندیکای لقی سلێمانیش چه پرۆژەیەکیان هەیە لەبەرەوەی ئەم گلەیی و گازندەیە زۆرەکرێت کە باز لەوە ئاکرێ کە باوی ڕۆژنامە نەماوە یاخود گۆڤار نەماوە بۆ پێیکە ئێستا ئەم سۆشیال میدیا هاتووە ئەمانێت دوایش لەگەڵ کاکاروانە باز لەوە ئەکەین کە بزانین سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان چه پلانێکیان هەیە بۆی بتوانن هیچ نەبێت تەوازنەکە ڕابگرن یاخود بتوانن گۆڕانکاریەک دروست بکەن بۆیە ئەوەی کایبینن لەسەر شاشەوەیە کە ئێمە ئەمڕۆ هەروەکو پێشتر ئاماژەم پێکرد کە ڕۆماڵێکی تایبەتە بە یادی 127 ساڵەی ڕۆژنامەگەری کوردستانە. بەڵێ دەست خۆش کۆسار هە لەسەر ئەو بابەتە دەچینە لای کاک حەمید بەدرخان کە لە ئەڵمانیاوە لەگەڵمانە و سەبارەت بۆ ڕۆژنامەی کە لەگەلایەن بنەماڵی ئەوە لە ڕابردوودا دەرکراوە پرسیارمان دەبێت کاک حەمید سڵاو لێ بێ بەیانیت باش
سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە ئایا و بابەتی ئامادەمان کردبوو ڕاو کۆمنتی بەڕێستان چی بوو لەسەری؟ کاک حەمید بەڵێ گوێبیستی ئەمەیت؟ بەڵێ ئەو بابەتە ئەمڕۆ یادی 127 ساڵی ڕۆژنامەنووسی کوردیە. بەڵێ یعنی دەکرێت لەو یادا پشکۆیەدا درود بۆ گیانی پاچی بەدرخانیەکان کە توانیان یەکەمی ڕۆژنامەی کوردی لە قاهیرە لە چاپخانەی دارولهیلال لە سەردەستی دووتەبرا میقداد بەدرخان و عەبدوڕەحمان بەدرخان بێتە چاپکردن. دیارە دەرکردن و چاپکردنی ڕۆژنامەی کوردستان بۆتە یەک لە هۆکارەکانی مانەوەی زمانی شیرینی کوردی و لە هەمان کادا کە کوردانی شانازی بەوە دەکەن کە ماوریستۆ گارزۆنی قەشەیەکی ئیتاڵی 1797 توانی یەکەمین کتێبی کوردی وەکو فەرهەنگ چاپ و بڵاو بکاتەوە. ڕۆژنامەی کوردستان دیارە ئیگەلێک بۆ گەلێک بووە کە بە دوای شوناچی خۆیدا دەگەڕا، بۆیە لە وڵات بۆ ئەو وڵات لەو شوێن بۆ ئەو شوێن گوزەریان کردووە و ڕۆژنامەکەیان چاپ و بڵاو کردوتەوە. دیارە ئێمە وەکو ئەکادیمیای بەدرخان بۆ توێژینەوەی ڕۆژنامەوانی و کەلتور 21 ساڵە هەم وەکو دەرکردنی یەکەم بڵاوکراوەی ئەهلی لە کوردستان پێشی ئێمە ڕۆژنامەی ئەمڕۆ بوو درود بۆ گیانی پاچی ڕۆژنامەنووس کوردیاتی ئیرانی، بەڵام ناکرێ ڕۆڵی دوو کەسی ناوداری دنیای نووسی بە تایبەتی دکتۆر کەمال فواد 26 ژمارەی ڕۆژنامەی کوردستانی دۆزیەوە، ساڵی 72 چاپی کرد و پێشی ئەو دکتۆر معروف خەنزەدار ژمارەیەکی لە مۆسکۆ دۆزیەوە و تێکرا 26 ژمارە بوو بە خۆی ڕۆژنامەی کوردستان 31 ژمارەی تێدا چاپ کرا بوو. ئێمە توانیمان ژمارە 12 لە فستیوالی بەدرخان لە دۆهۆک لە 2005 لەلایەن دکتۆر جەلیلی دۆزرایەوە و پێشکەشی ئێمەی کرد و دکتۆر کەمال فوادی ژمارە 16 و 18 تێکرا هەرچی ژمارە لە دوو چاپی قەشەنگ جارێکیان لە 2005. کاک مدحەت ئەگەر گوێبیستی ئێمە بە هیچ کام لەو ژمارانە لەکوێ ئەرشیف کراوە؟ ئەرشیف کراوە یاخود نا؟ طبعا 31 ژمارە چاپ کراوە، تەنیا ژمارە 90 تا پێسان نەدۆزراوەتەوە. کاتی خۆی دکتۆر کەمال فواد یادی بەخێر لە ماربۆرگ لە ئەڵمانیا ژمارەکانی دۆزی بۆەوە. ئێمە لە قاهیرە و لە ئێران لە دوو چاپی جیاواز ئێمە چاپ و بڵاومان کردەوە. بەڵام بەڕاستی یادی ڕۆژنامەنووسی کوردی هەر ئەوە نییە ئێمە کلاسیکیانە بازدەوە بکەین کە ڕۆژنامەکە چۆن بۆ چی بۆ چی کراوە. دنیای ئەمڕۆی سۆسیال میدیا دەخوازێت کە زیاتر وربینەوە لە هەموو ئەو بابەتانەی کە پەیوەستن بە دنیای ڕۆژنامەگەری. بۆیە 21 ساڵە ئێمە وەکو کاری ڕۆژنامەوانی کلاسیکمان نەکردووە لە بەرامبەرەوەی کە هەموو ساڵە وڵاتێک فستیواڵێکی ئەکادیمی ڕۆژنامەنووسیمان ئەنجام داوە بۆ ئەوەی بەڕاستی هەرجیوینەوەی قسەکان نەبێ. بۆیە ئەم ساڵ لە بەیاننامەیەکی ئەکادیمیای بەدرخان ئێمە بڵاومان کردەوە کە 21 ساڵ پێش ئێستا دکتۆر کەمال فواد یادی بەخێر لەگەڵ عەبدوڵڵا زەنگەنەبەیەکەوە دانیشتین کە کارێک بکرێ هەرچی ژمارەکەی ڕۆژنامەی کوردستان بکرێتە شێوەزاری سۆرانی، بۆ لەبەرەوەی هەرچی ژمارەکەی دیکە بە ئەلفوبێ عوسمانی و هەندێکیشان بە زمانی تورکیش بڵاوبۆتەوە. بۆیە ئەمە 21 ساڵەکان لەسەرەوە دەکەی کە چۆن ڕۆژنامەنووسانی کوردستان بتوانن ڕۆژنامەیەوە کاک حەمید ئەگەر گوێت لە من بێ دواتر یینە سەرەوە باسەوە لەگەڵمانە بمێنەرەوە بە درێژی بە تەفاسیل باسی بابەستەکەکەینەوە ئەو هەنگاوانەی کەنراون. بەڵام با بچینە لای کاک کاروان ئەنوەر سکرتێری لقی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لقی سلێمانی کە ئەمڕۆژ لە ستۆدیۆ لەگەڵمانەیە. کاک کاروان زۆر بەخێر بێ. ڕۆتان لێ پیرۆزە. بەیانیتان باش، جەژنتان پیرۆز بێ. ماشەڵا لەو دوو دەموچاوە جوانە لە تەنیشتمەوە ئەو هەموو دەموچاوە جوانە لەسەر شاشەکە
بە تایبەتی برای بەڕێزمان خارە حەمید بەدرخان کە نازنا و شەرەفی بەدرخانیەکانی پێبەخشرا لەلایەن بنەماڵی بەدرخانیەکانە دکتۆر سامان جەلال کە پێکەوە کاری ڕۆژنامەنووسی و کاری خوێندنی تەلەبایەتیمان کردووە دکتۆر ئاراز ڕەمەزان کە وەک ڕۆژنامەنووسێک پێکەوە کارمان کردووە هەمان شێوە و ئەو دوو دەموچاوە بەیانیانەی ئێوەش کە چەند جوانن جەژن لە هەموو لایەک پیرۆز بێت جەژنی ڕۆژنامەگەری کوردی و شەرەفی جەژنی نەتەوەیی و جەژنی میلەتی کورد کە ئەتوانم بڵێم جەژنێکی سەرتاسەریە ئەمڕۆ من هەموو جارێک گەڵێم ڕۆژنامە دەرکردن بۆ دەوڵەتێک ئاسانە بەڵام بۆ میرێکی ئاوارە کە ئاواری دەستی ستەم و زڵم و زۆر بێت لە تاراوگەیە زۆر ناڕەحەتە زۆر قورسە کە تۆ میر بیت بەڵام ئاوارە بیت لە وڵاتی خۆت هەڵکەنرابی ڕاونرابی چوبیتە وڵاتێکی کەوە میرەکان کە ئاوارە ئەبن وەک میر ئەژین لە کۆشک و تەلار و کەنیزەک بە دەوریانە بەڵام میرە کوردەکان سێرەکەیت ئەو شەرەفەیان هەیە کە لە ئاوارەیە خاوەنی یەکەم ڕۆژنامەی کوردی بوون یەکەم ڕۆژنامەی کوردی لەگەڵ یەکەم ڕۆژنامەی عراقی عەرەبی و فارسەکانە چەند ساڵێکی کەمی بینە کەواتە ئێمە سەرباری ئەوەی کە دەوڵەتمان نەبوو توانیمانە هاوشانی ئەوان بڕۆین دوو شەرەفێکی زۆر گەورەیە کە مەلیکی کوردستان مەلیک مەحموود لە ئەشکەوتی جاسەنەیە توانیوێتی لەژێر تۆپ و تیارە و بردومانی ئینگلیزەکانە بانگی حەق دەرکات ینی ئێمە خاوەنی ئەم سەروەریانین سەروەری زۆر گەورە کاکاروانە توانین بڵین ئاستی ڕۆژنامەی کوردی لەگەڵ ڕۆژنامایی وڵاتانی دەور و بەرمان لە یەک ئاستایەوە مێژوەکەی بۆ پێیکە زۆر ینی فەرقێکی وامانە لەگەڵ بنمونە ئێران بێ لەگەڵ عراق 30 ساڵمان بینە لەگەڵ ئێرانیش چەند ساڵێکمان بینە کە ئەگەر ئێمە ئەتوانم بڵێم کە ئێمە دەوڵەتیش نەبووین ئەوان دەوڵەت بوون ئێران 2000 ساڵ پێش بێگومان ئێمە لە ئاوارەیە یەکەم ڕۆژنامەمان دەرکردو بەڵام ئەگەر بیر نەچێ کۆسارسانانی ئێمە خاوەنی کۆمەڵێک ناوین لە مێژووی کوردیان ناوی زۆر درەوشاون یعنی ئەمە پیرەمێردمان هەیە کە ئەفسەر بۆ لە سوپای عوسمانلیا هاتوتەوە سلێمانی توانیوێتی مەسەرەن ئەو هەموو شتە خزمەتە بکە حسێن حوزنی مکریانیمان هەبووە حسێن نازممان هەبووە مستەفا پاشا یامۆتیمان هەبووە تۆفیق واهبیمان هەبووە ڕەفیق حلمیمان هەبووە مەسەرەن ئەم هەموو ناوە گەورە گەورە و جوانە لە سەردەمێکا کە ئەمانە بە جوهدی شخصی خۆیان توانیوان هەمووی خاوەنی گۆڤار و ڕۆژنامەمان توانیوان ئەو شتانە دروستکەن بۆ لەبەرەوەی کورددا نەبڕێت کورد بەجێ نمێنێ لەو کاروانی کە میلەتانی دراوسێ دەستیان پێکردووە تورکەکان دەستیان پێکردو عەرەبەکان دەستیان پێکردو فارسەکان دەستیان پێکردووە ئێتر بەم شێوەیە هاتووە هەتاوەکو گەشتوتە ئەو قۆناغی کە بیرمان نەچێت چەند قۆناغێکمان هەیە ئێمە لە ڕۆژنامەگەری کوردیا قۆناغی یەکەمان لە ڕۆژنامی کوردستان و دەست پێەکە هەتاوەکو 1930 کە لە سلێمانی جەمال بابانی یەکەم ڕۆژنامەی دەرکردو و دوای بەردەوامە بێ هەتاوەکو سەردەمی کۆماری 1958 قۆناغێکی کەمان هەیە لە 1958ەوە هەتاوەکو بەیانی ئازار کە ئەکاتە 1970 ئەمەش قۆناغێک لە قۆناغی لە هەفتاوە هەتاوەکو 91 ئەمە ئەو قۆناغەیە کە ئەتوانم بڵێم زمان تیا تقریبان جێگیر بوو بەڵام میدیای کوردی لە باشووری کوردستان میدیایکی ژێردەستە بوو هەتا 91 لە 91کیشەوە هەتاوەکو 2000 ئەمەش قۆناغێکی کەمان هەیە کە لە 2000 میدیای ئەهلی دروست بوو لەگەڵ خارە حەمید بەدرخان لە ئەتوانم بڵێم شەرەفی پێدانی یەکەم ڕۆژنامەی ئەهلیمان پێ بڕاکە بە ناوی بەدرخانەوە دەرمانکەر و کاتە ئێمە خوێندکار بووین لە پەیمانگای تەکنیکی بەشی ڕاگەیاندن لەسەر پێی خۆمان وەستاین ینی توان بڵێم یەکەم ڕۆژنامە پێشەوەی کە هاوڵاتیش دەربچێت ئێمە بە 2 هەفتە ڕۆژنامەی ئازادی کوردی بۆ بەڵێ ئەهلی و ئازادی کوردی لەو قۆناغی دوای 2023 ئیتر خۆمان ئەزانین کە ئەم لێشاوەیە کە ئێستا ئێمە هەمومانی تیاژین ئێمە ئەو بابەتی لەگەڵ تو هەمانە باسی ئەو باسی لێشاوە و باسی پاشاگردانیەکەم لەگەڵەکە لەگەڵ تا بەردەوام کاکاروان بەڵێ دەست خۆش کاکاروان دەچی ناڕانە دکتۆر ئاراز ڕەمەزان سڵاو لێبێت ئەمڕۆت لێ پیرۆز بێت دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە بەڕێستان دکتۆراکەت لە بواری سۆشیال میدیایە جا دەمێت پرسیاری ئەو بکەم ئایا کاریگەری سۆشیال میدیا لەسەر ڕۆژنامەگەری کوردی چۆن دەبینیت و ئایا چ قسە و وتەیەکت هەیە لەسەر ئەم ڕۆژە کاگاراس فەرموو بەیانیتان باش بەیانی ئێوە و سەرجەم بینەران باش و بە پێوی سێزانم کە پیرۆزبایی لە سەرجەم ڕۆژنامە نووسان بکەم و زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک باوڵنگ کەسی بە ئەزمون
کۆمەڵێک هاوڕێی دێرین لێرە کۆبوونێتەوە قسە لەسەر بابەتێکی زۆر گرنگی پەیوەست بە مێژووی ڕۆشنگەری کوردی دەکەین. خۆشحاڵم مامۆستا کاروان ئەنوەر کە ڕۆڵێکی گرنگی هەبوو لەسەر لە لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسان لێرەیە، مامۆستا حەمید بەدرخان بە هەمان شێوە کاک دکتۆر سامان کە باوڵێن مامۆستای هەمومانە و یەکێکە لە هاوڕێ دێرینەکانمان و پیرۆزبایی لە سەرجەم ڕۆژنامەنووسانی دامەزراوی میدیایی کورساتی ئازیز دەکەم. پیرۆزبایی لە سەرجەم ڕۆژنامەنووسان بە شێوەی گشتی لە کوردستان و عێراق و جیهان دەکەم. من لەبەرەوەی با بڵێن پسپۆرەکەم دیجیتال میدیا نەک سۆشیال میدیا بە پێویستی زانم سەرەتا ئاماژە بۆ بدەم کە مامۆستا حەمید بەدرخان ئاماژەی بە شتێکدا بەڕاستی ئێمە زۆر گرینگە ئەرشیفێکی یان ئەرکایفێکی ئەلکترۆنی دیجیتالی بۆ مێژووی ڕۆژنامەوانی کوردی دروست بکەین. ئەم قۆناغانەی کە بە قۆناغی گەشەی ڕۆژنامەگەری کوردی داڕێ قۆناغی جیاوازن. قۆناغی یەکەم کە لە میسرەوە دەست پێکە لە قاهیرەوە دەست پێ دەکا مامۆستا باوڵێن بنەماڵی بەدرخانەکان ڕۆڵێکی گرنگیان هەبوو لە دەرچواندنیدا لەم بارودۆخە سیاسیە ناهەموارێکم ئەمان توانیوانە ڕۆژنامەیەک دەکەن. بەڕاستی گۆڕانکارێکی گەورە بۆ چونکە توانیوانە زمانی کوردی لە زمانی زارێکی قسەکردنەوە بخەنە ناو نووسینەوە. یعنی ڕۆژنامەی کوردستان جگە لەوەی کە کاریگەریشی گرنگی هەبووە لە بواری ڕۆژنامەوانیدا لە بواری زمانیش کاریگەریشی زۆری هەبووە لەبەرەوەی وەکو باسم کرد توانوێتی یەکەم دەرچەبێ بۆی زمانی کوردی لە زارێکیەوە بپارێزی و بیخاتە ناو با بڵێن نووسینەوە لە قۆناغێکدا کە دەوڵەتی عوسمانی کاریگەری زۆری هەبوویان کاری زۆر لەسەرەوە دەکرد کە با بڵێن بە شێوەشی گشتی کار لەسەر تواندنەوە یاخود با بڵێن لە ناوچوونی زمانی کوردی دەکرد لە باکووری کوردستان یاخود با بڵێن لە تورکیا بە شێوەی گشتی لە دەوڵەتی عوسمانیدا. بۆیەشە ئەم بەڕێزانەی کە بەتایبەت بنەماڵە بەدرخانەکان لە شوێنی جیاواز وەک لە میسر و لە سویسرا و لە لەندەن و لە زۆر شوێنی جیاواز با بڵێن بەردەوام بوونە لە خەباتی ڕۆژنامەگەری کوردی و ناچار بوونە کەم شوێنانە بگۆڕن کۆسکەن لە وڵاتێک و بە وڵاتێکە لە قۆناغەکانی کە لە با بڵێن من دەمەوێت زیاتر تەرکیز بخەمە سەر باشووری کوردستان یان کوردستانی عێراق سێر دەکەین. من بە کورتی دەمەوێت ئاماژە بۆ بدەم کە مێژووی ڕۆژنامەگەری کوردی بەڕاستی پێویستە ئێمە ئەرشیفێکی ئەلکترۆنیمان هەبێ بۆی چونکە سەردەمی ئێستا سەردەمێکی جیهانگیری زۆر بەهێزە و دەکرێت نەک ئێمە ڕۆژنامەی کوردستان بەڵکو هەموو ئەم ڕۆژنامانەی کە ئێتر لە سیەکان لە سەردەمی شێخ مەحموود وەکو بانگی حەق لە بیستەکان ببوورە لە سیەکان ئەوانەی کە لە سەردەمی پیرەمێر ژین و ژیان و ئەوانە کە دەرچوونە ئەوانەی مامۆستا کاروان باسی کردن هەموومانە پێویستە نەک بە کوردی و بە سۆرانی و بە کرمانجیە بن بەڵکو پێویستە بە فارسی و بە تورکی و بە عەرەبی و بە زمانەکانی کەش بە شێوەیەکی ئەلکترۆنی ئێمە ئەرشیفیان کەین و بیان پارێزین و بیان کەین بە ئەرشیفێکی نیشتیمانی ڕۆژنامەوانی گرنگ بۆ نەوەکانی داهاتوو بۆ پسپۆڕانی میدیا بۆ ئەنجامدانی توێژینەوەی زانستی لە سەریان هەتا دوای. زۆر باش دکتۆر بەردەوامە دکتۆر بە تایبەتی قۆناغی دوای 2023 کە دکتۆر ئەگەر جۆت لێم بێ بەردەوامە بین هەرچەند ئێمە کە ئاماژەمان پێکرد کە وەکو دکتۆرا لە سوۆسیال میدیا بەڵام جەنابە باسی لە دیجیتال میدیا کرد باشتر بۆ ئێمە کەواتە هەردووشی بەیەکەوە بەسینەوە پرسیارەکان بۆی هەم لە سوۆسیال میدیاش و هەم لە دیجیتال میدیاشە کە پەیوەندیەکی باشیان هەیە کە بتوانین زیاتر ڕوونکردنەوەمان بۆ بیت. بەڵام لەگەڵمانە بمێنەر دکتۆر سامان یەمەوە بۆ لای جەنابیشت بەس بابەتێک هەیە کامێ لەگەڵ وەکو کاکاروان و تێر بە زمانەکەی کاکاروان لەگەڵ خارە حەمیدا باسێکی بکەین. خارە حەمید شتێک هەیە کە باسەکرێت ئەڵێن گوایە ڕۆژنامەی کوردی یەکەم ڕۆژنامەی کوردی لە 21 چوارە بڵاو بۆتەوە. یعنی بڵاوکردنەوەکەی لە 21 چوارە دوێنێش تۆزە قسەمان کرد بەیەکەوە باسی لەوەت کرد کە وتە من ڕوونکردنەوەی تەواوتان هەیە لەسەر ئەم بابەتەکە بۆ لە 21 بوو بەڵام بۆ ڕیادەکە لە 22یان جاگەر ئەو زانیاریانی کە دوێنە بە منەدیا ئێستا بۆ ئێمەش بۆ بینەرانیشی باس بکەی کە ئەم جیاوازیە چیەکە گفتوگۆیەکەیە لە نێوان ڕۆژنامەنووسان و ئەکادیمیستانەکە باز لەم بابەتەکەن. سلااوڕێ جەژنی هەموو ڕۆژنامەنووسانی کوردستان پیرۆز بێ و سلااوڕێزم بۆ کاروان سکرتێری لە سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و بینەرانیش. سەبارەت بەوەی کە ئایا ڕۆژنامەی کوردستان لە 22/4/1998 دەرچووە یان 21/4/1990 دیارە ئەم مشتومڕە
زیاد لە 15 ساڵە مشتومڕی لەسەر دەکرێ و قسەی لەسەرکرا. ڕۆژێکیان دکتۆر وریا عومەرەمین کە ڕۆژمێری کوردستانی هەیە 1000 ساڵ دیاری دەکا ڕۆژمێری کوردی، ڕۆژێک هات بۆ سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان لەگەر عەبدوڵڵا زەنگەنە قسەی کردبوو. ئەو کات ئەو سەرنووسەری گۆڤاری ڕۆژنامە نووس بوو و بەڕێز فەراد عەونی نەقیبی ڕۆژنامە نووسان بوو. باسی لەوە کردکە بە پێی ئەو تەقویمە ئەو ڕۆژمێرە 21 مانگ ڕۆژنامەی کوردستان دەرچووە 22 نییە. پاشەوەی هەم دکتۆر معروف خەزنەدار ئەو کات دەرجان بوو، هەم دکتۆر کەمال فواد گیانیان شاد بێ لە ژیان مابوون. بەڕاستی ئێمە وەکو ڕۆژنامە نووس زۆر لەبەر حرمەتی ئەوەی کە ئەوان ڕۆژنامەکەیان دۆزی بۆەوە مشتومڕەکە زۆر گەرم بوو لە نێوان دکتۆر وریا و عەبدوڵڵا زەنگەنە و فەراد عەونی و مەغدی ستەفان و فەرهاد شاکەلی و کۆمەڵێک لە نووسەر و ڕۆژنامە نووسی دیکە و چەندین تەوەرە هەم لە گۆڤاری ڕۆژنامە نووس هەم لە بەدرخان بڵاوکرایەوە. قسەکە لەوەیە ئایا ڕۆژنامەکە دوای سەعات 12 مانگی نیسان چۆتە چاپخانە یان پێشی؟ من پێم وایە بە پێی ئەوەی کە زیاد لە 25 ساڵە لە دنیای ڕۆژنامە نووسی کاغەز کارمان کردووە، ئەگەر ڕۆژنامەکە ڕۆژانە بێ عادەتەن چاوەڕێی دواوتار و مانشێت دەکا بۆ ئەوەی ڕۆژنامەکە بچێت. چونکە لە پێناسەکردنی ڕۆژنامەی ڕۆژانە دەڵێ هیچ ڕۆژنامەیەک لە ڕۆژنامەی ڕۆژانە کۆنتر نییە، چونکە هەموو هەواڵەکان ڕۆژی پێشتر ئامادەکراوە و ڕێک دەخرێت دیزایان دەکرێت دەچێت بۆ چاپخانە. بۆیە ئەو هەفتە نامەیە کە بڵێن هەندێک جار 2 هەفتە جارێک هەفتانە بڵاوبۆتەوە، من پێم وایە لە کاتی خۆی زووتر چۆتە چاپخانە. بۆیە ئاساییە ئەگەر 21 مانگیش بێ 22 نەبێ. بەڵام پاشەوەی کە دکتۆر مەغدی ستەفان لە لێکۆڵینەوەیەکی ورد و بنکۆڵکاریشدا ئەمە یەکلایی کردەوە کە ڕۆژنامەی کوردستان 21 مانگە 22 نییە و بەڕێز فەرهاد شاکەلیش دکتۆر فەرهاد شاکەلیش ئەویش زۆر بەوردی بەپێی ساڵی کۆچی و زاینی و هەتاوی و هەموو ئەو ڕۆژمێرانەی کە هەیە لێکدانەوەی بۆ پلا و لە دواییدا منیش گەیشتمە ئەو قەنەعەتەی کە ڕۆژنامەی کوردستان کە 21 نیسانی 1998 لە قایرە لە چاپخانەی دارولهیلال لە ڕێگای دووتەبرا مێرداد بەدرخان و عەبدوڕەحمان بە هاوکاری هاوڕێتی جۆرجی زێدانی کریستیان تواندرا ڕۆژنامەی کوردستان چاپ و بڵاو بکرێتەوە. بەڵێ دەستخۆش کاک حەمید، سپاس بۆ ئەو زانیاریانی ئەو وردەکاریانی کە بە ئێمە و بینەرانیشت بەخشی. دکتۆر سامان دێمە لای بەڕێزت، دەبێت پرسیاری ئەوەت لێ بکەم کە ئایا میدیای کوردی تا چەند بۆ کورد گرنگە؟ ڕاستە لە ڕووی هزری و فکری و ئەمانەوە کاریگەری هەبووە لەسەر نەتەوەی کورد، ئایا لە ڕووی سیاسیەوە تا چەند کاریگەر بووە لەسەر کورد؟ و ئایا بەگشتی دەبێت پرسیاری ئەو بکەم کە ئایا چیت هەیە لەسەر قسەکانی میوانەکانمان ئەگەر بابەتێک کۆمنتێک شتێکت بێت لەسەریان؟ خۆش هەموو لایەک ئەوەی کە گرینگە ئێمە لە ئێستا قسە لەسەر میدیای ئێستا بکەین، خۆی ئەو ئاماژەیە کە پێکرا وەکو مێژووی یەکەمین ڕۆژنامەی کوردی زۆر بەلامەوە گرنگ نییە ڕۆژنامە گەری کوردی یان یەکەم ڕۆژنامە لە 21 یان لە 22 نیسان دەرچوو بێ. ئەوەی گرینگە وەکو دەڵێن نیوەی کورد موالیدەکەی 1 بەڵام گرینگە کە ئەو میدیایان ئەو کەسە کە چۆن دەژی و چۆن بتوانین لە خەم بیرەخسێنین کە لە ئێستادا میدیای کوردی دەبوو نەوەکەرتە ناوکو بەڕێست ئاماژت پێکرد بۆ پرسی سیاسی بابەتێکی گرنگ بی، دەکرێت بۆ پرسی کۆمەڵایەتی، بۆ پەروەردە، بۆ هۆشیاری کۆمەلگا، بۆ ئابووری، بۆ پەیوەندە نێودەوڵەتیەکان ئێجگار گەورە بی. بەڵام لەبەر ئەوەی لە ئێستادا ئەگەرچی من بەڕەشبینی نابینم میدیای کوردی، بەڵام کۆمەڵێک فەوزا لە میدیای کوردی دەبینن و بەریەکەوتنی پەیامی میدیایی دەبینن، ئیعلامی مضاد دەبینن، ئیعلامی دژ دەبینن و غیابی میدیای کوردی لە میدیای نێودەوڵەتیدا دەبیندرێ و نەبوونی یاسا و ڕێسای دروست کە بتوانن بێتە پشتێنێکی ئەمنی بۆ میدیای کوردی ئەوانە دەبیندرێت. ئەگەرچی هەموو پرسێک لە دنیادا
و هەموو میدیایەکیش کە لە دنیادا کە دەیبینی ئەگەر بێت و ئاگال لێ نەبی بەهانەیەوە نەچی ئەوە دەکەوێتن تووشی بەریەکەوتن کەوتن دەبێتن. بۆیە لە ئێستاکە کە دەبینی مەشاکلێکی زۆر گرفتێکی زۆر گەورە لە نێو میدیای کوردی هەیە، زۆر کە دەبینین بە هەواڵی فەیک بە تایبەتی لە وەسەتی سۆشال میدیا. بەشێوە گشتەکەی میدیای پەخش رادیۆ و قەناوەتەکانی تەلەڤیزۆن تا ڕادێکی زۆر باش ڕێکخراون ناوەڕۆکە میدیاکان پەیوەستن بە ئیتیک و کاری ڕۆژنامەوانی کەناڵێک بۆ کەناڵێکتر پرۆگرامێک بۆ پڕۆگرامێکتر جیاوازە، بەڵام ئەو فۆزا گەورەی کە دەبینین لە سۆشال میدیا و میدیای ئەلکترۆنی هەیە بە تایبەتی دەرکەوتەی زیرەکی دەستکرد کە تا دێت افترازاتەکان و لێکەوتەکانی خراپتر دەبێ ئەگەر بێت و بەهانەی وەنەچوین لە چەند مانجی داهاتوو لە ئایندەیەکی نزیکدا دەپێشە دەکەین کێشەکانی ئەجگار گەورە دەبن، فۆزایەکانی ئەجگار زۆر دەبن تایبەتی ئەگەر بێت و دەست نەکرێت بە پرسێکی گەورە کە پێی دەڵێن ریفۆرمی میدیا لە کوردستان کە دەبێت حکوومەتی هەرێم ناوەندە فەرمیەکان وەک چۆن دانیشتن دەکەن لەسەر چاکردنی تەندروستی لەسەر موچە بودجە کارە بە هەموو پرسەکانی تر بەو شێوەش لەسەر میدیای کوردی دانیشتنی تایبەت و جدی بکەن کە چۆن دەست بکرێتن بە ریفۆرمی میدیا بۆ ئەوی میدیا لەم قۆناغەدا نەکەوێتە پاشە شوێنەکە بەڵکو بتوانێت تەکانێکی گەورە مادام کاکاروانیش لێرەیە کاکاروانش زۆری هەیە کە لە ئستۆدیۆ باسی ریفۆرمی میدیایت کرد پێم خۆشە بابەتەکەوا بکەین کە گفتوگۆکە گەرمتر بێ کاکاروان ئەوەی کە دکتۆر باسێکە باز لە ریفۆرمی میدیاییەکە باز لەوەکە کە چۆن بتوانین سەر لە نوێ ئەم گۆڕانکاریانە خۆت ئەو چاکسازیانە بکرێت بەڕاست یعنی کاکاروان ئێستا میدیای کوردی وای لێ هاتووە کە پێویست بەم ریفۆرمە بکە بەم چاکسازیە بکە ینی کێشەکان چین لە ناو میدیا لە ناو ڕۆژنامە نووسانە لە ناو بواری ڕۆژنامەگەریە. ڕاستە ئێمە سەرەتا باسی شتێکمان کرد کە میدیای کوردی زۆر بە ناڕەحەت لە دایک بوو ڕۆژنامەگەری کوردی ئێستا بەعکسەوە ئێستا ئەوەنە زۆر لە دایگە بێت لە ڕۆژێکا جاری وا هەیە دە پەیج و دە وێبسایت ئەکرێتەوە لەگەڵ کاک حەمید بەدرخان تا ڕۆژنامەیەکی کاغەز تا ژمارەیەکمان دەرەکرد هەفتەنامی بەدرخان ئەبە کاغەز و پلێت و حیبر و ترێس و مانکیەت و فەرزی ئەلوان و چاپخانە و جا لەو سەری شۆکە لە چاپخانە تەواو بین ئەم کاک حەمیدە تەکسیشی بۆ نەئەگرتین بە پێی بردینەوە بۆ ماڵەوە ئەمە یەک لەو نمونانەیە گلەیە لێی بڵێ تەکسی بۆ نەئەگرتین تەسەورکەن ئێستاوا نییە ئێستا سێرەکەیت گەنجێک هەرزەکارێک لە لاپتۆپەکەی بەردەستی تۆ لە مۆبایلەکە خۆیان ئەبێ بە سەر نووسەر ئەبێ بە بەڕێوەبەری نووسین ئەبێ بە ڕۆژنامە نووس ئەبێ بە هەڵەبڕ ئەبێ بە فۆتۆگرافەر ئەبێ بە هەمووی کامیلەن خۆی بە تەنها ڕۆژنامەیەک دەرەکە بەڵام ئەو کێشەی ئەو ریفۆرمی کە دکتۆر سامان باسێکە کە منیش دەنگی خۆمە خەمە پاڵدەنگی ئەو ئەم هەرزەکارە ئەم گەنجەیە ئەم دووسێ کەسەی کە وێبسایتێک بەڕێوە بن و کەناڵێکی میدیایی بێسنوور لەسەر گۆی زەوی کارەکەن هیچ فلترێشنێک ناکەن هیچ دەرگاوانێکی ناخ جێبەجێ ناکەن لە کاتێکا کە میدیا بەرپرسیارەتیە لە کاتێکا کە ڕۆژنامە و رادیۆ و تەلەڤیزیۆن و ئەوی کە پێوترێت دیژیتاڵ میدیای ئێستا هەمووی ئەرک و بەرپرسیارەتیە بۆ لە بڕی خەڵک گوێت لێ ئەگرێ تۆ پەیامەکەت بۆ خەڵکە بۆ خۆت نییە ئەو ڕەقیبە ئەوەی کە ئێمە پێڵین دەرگاوان ئێستا خۆمان داوا ئەکەین ئەو دەرگاوانە دابنرێتەوە بۆ لەبەرەوەی کە کێشەیەکی بۆ ئێمە دروست کردو میدیای کوردی بە تایبەتی سۆشیال میدیا بەڕاستی کێشەیە ئەنی ئێمە ڕۆژی پێنجشەمە کە ئەکاتە دووسبەی لەگەڵ کۆمەڵی پزیشکی دەرونیە سیمپۆزیمێکی فراوان لە سلێمانی سازەکەین لەسەر کاریگەریە نەرێنیەکانی سۆشیال میدیا و میدیا لەسەر دەرونی تاکی کورد ینی کارگەشتە ئەوەی کە لەسەر دەرونیش بێگومان کاری لەسەر دەرونی خەڵک کردووە کاری لەسەر بازاری خەڵک کردووە کاری لەسەر ئەتوانە بڵێن بیرکردنەوە و پەروەردەی خێزان و پەروەردەی مناڵ و ئەمانە ئەم سۆشیال میدیایە کە ئێستا هات ئەم لێشاوی کە لە سەرەتایە باسمان کرد شەپۆلێکە ڕەشەبایە کە هات بڵێ هەموو کەناڵەکانی پێچایەوە بخۆیەوە ئێمە ڕاستە ئێستا مۆڵەتی 1000 ڕۆژنامی کاغەزیمان هەیە لە هەرێمی کوردستانە بڵێ یعنی ڕۆژنامە و گۆڤار کاغەز بەڵام لە کۆی ئەم 1000 مۆڵەتە دە بۆ 12 ڕۆژنامە دەرئەچێت 40 بۆ 50 گۆڤار ئەوی تری هەمووی ڕایگیراوە باش کاکانەوە چی ڕایگر خۆتان ڕاتان گرت خۆی ڕائەگیری ئەزانی بۆچی لەبەرەوەی کە ئەوەی کە من باسم کرد ئەو ئەرکەی کە کاغەز و کە حیبر و کە مەطبوعە و کە چاپخانە و کە بەرگ و فەرزی ئەلوان و دابشکردن و ئەمانە هەر هەمووی لە پرۆسی کاغەزە جێبەجێ ئەکرێت تێچوویەکی زۆرە
سنووردارێکی بتوانێت هەڵبۆشن چکە لە کاتێک ئێستا حەمید بۆ نمونە خاوەنی ئیمتیاز و سەرنووسەری گۆڤاری بڵاوکراوی بەدرخانە ئیمتیازەکە هی خۆیەتی کەس لی وەرناگرێتەوە لە قۆناغێکە ئەو خاوەنی ئیمتیاز بۆ من سەرنووسەر بووم ئێمە تەنازلم کردووە ئەو بۆتە مۆڵەتەکە بە ناوێتی بەڵام کە نەتوانێت دەریکە کە بازاری نەبێت کە فرۆشتنی نەبێ کەواتە کاغەز خراوەتە ئەملاوە ئێستا لە دنیاە تیۆری مەرگی کاغەز هەیە نەکرد لای ئێمە یان دەیان وەکو ئەندیپندنت وەکو ئەو جەریدە شیکاگۆ تریبیۆن کریستیان ساینس مۆنیتەر ئەمانەی کە هەموو ڕۆژگارێک بۆ لە دنیا ناودارترین ڕۆژنامە بوون ئەمانە ڕاگیراون ئێستا تەلەڤیزیۆنەکانیش لە ئەتوانە بڵن لە قۆناغێکی مەترسی داران تەلەڤیزیۆنەکان من ماوەیەک لەم پێش سیمینارێکمان ساز کرد لە سلێمانی لەسەرەوەی ئایا مانەوە بۆ تەلەڤیزیۆن دەست ئەیە ینی تەلەڤیزیۆن ئەتوانێت بمێنێتەوە چۆتە پاشەکشەوە ساتێ بۆ هەواڵ و بۆ نیوز تەلەڤیزیۆن ئەتوانم بڵێن بە هۆکاری دەرەجە سێت کاکارمان باسەکە مادام بوو بە بابەتی دیجیتاڵ و بە میدیا و ئەمانە با لەگەڵ دکتۆر ئارازیشە باسی لەوە بکەین دکتۆر ئاراز گوێت لەو قسانە بوو هەم لە قسەکانی کاکاروان هەم لە قسەکانی دکتۆر سامان ئەمێ پێم بڵێ یعنی ئەم دیجیتال میدیایە یاخود ئەم سۆشیال میدیایە بۆ نەمانتوانی وەکو کورد ئەگەر ڕەنگە توانی بێتمان بەس کەم ئەوەی کە لایەنە باشەکەی بێسە کاکاروان باز لەواکەکە ڕۆژی پێنجشەممە سیمپۆزمێکی گەوراکەن لەسەر لایەنی دەرونی ئەوانەی کە سۆشیال میدیانی ئەوە کاریگەری دروست کردووە کە خەریکە لە دەرونی شویتر تێکەچی نەک لە ئەو بابەتانی کە بڵاوەکرێت ینی هۆکاری ئەمانە چییە بۆ نەتوانرا بە شێوەیەکی ڕێک بە شێوەیەکی دروست ئەو هەواڵانەی کە بڵاوەکرێتەوە ڕاست بن هەواڵێکی فەیک نەبێ ینی هۆکارەکانی چییە جۆ لە قسەکانی کاکاروانیش و لە قسەکانی دکتۆر سامانیش گرت زۆر جەخت لەم لایەنە ئاکەنەوە زۆر سپاس بێگومان زۆر دەنگی کاک دکتۆر سامان زۆر باش نەبوو لای من نازانم هەوڵەین بۆت باش بکەین لە کۆتاییدا کە باسی ڕیفۆرمی میدیایی کرد زۆرم پێخۆش بوو لە بەڕێوەی بەڕاستی لە قۆناغی ئێستای هەرێمی کوردستاندا میدیا با بڵێن لە قۆناغێکی زۆر خراپدایە هەم ڕێژێکی زۆرمان هەیە با بڵێن وەکو ڕێژە وەکو کوانتیتی و هەم لە قۆناغێکی مەترسیداردا وەکو ناوەڕۆک ئێمە لە کوردستان ئێستا میدیای سەنگین میدیای باش میدیای بە کواڵەتی کەممان هەیە من خۆشحاڵم ئێستا توانم بڵێم لە میدیایکی سەنگیندا قسەکەم بەڕاستی بەڵام لە کوردستان لە ئێستادا میدیاکاران با بڵێن کەناڵەکانی ڕاگەاندن دامەزراوەکانی میدیا وابەستەی کۆمەڵێک بڕیاری زۆر باشی با بڵێن تەنانەت سەندیکا ڕۆژنامەنووسان و تەنانەت ئەم کۆد و ئەم میزداقەتی شەرەفی ڕۆژنامەنووسان کە بە شێوەیەکی گشتی ڕۆژنامەنووسێت یاخودم گەیتکیپەرە یاخودم پاسەوانی دەرگای کە مامۆستا کاروان باسی دەکا ڕۆژنامەنووسان پابەندی نابن ئەمە ژوای کردوە قەیرانێکی گری گەورەی با بڵێن کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان دروست بێ چونکە بێژەرێک پامنێرێک دامەزراوەشی میدیایی پاکێزێکی سیاسی هەیە خاوەنداریەتێکی جیاوازی هەیە کە نادیارە ئەمە چۆن خواستی هەبێ چۆن بێوێ بەبێ گەڕانەوە بۆ بەرژەوەندی گشتی بۆ ئاسایشی گشتی بۆ تەندروستی گشتی بۆ ڕێزگرتن لە مافی مرۆڤ لە مافی ژن لە مافی منداڵ لە مافی ئاژەڵ با بڵێن کار دەکەن ئەوە کارکردنەکانشان بە جۆرێکە کە زۆر جار با بڵێن زیانی گەورە دروست دەکەن سەوارەت بە بەشی دومی پرسیارەکەتان کە زیاتر پسپۆری منە با بڵێنەوەی کە پێیوەسە بە دیجیتال میدیا و سۆشال میدیاوە ئێمە دیارە هەر لە شەستەکانەوە کە با بڵێن لە 68ەوە کە خۆناغی دۆزینەوەی نێتوێرکە و لە هەفتاکان کە ئەو CW با بڵێن تۆڕی جاڵجاڵۆکەی جیهانی کە ئینتەرنێتی ئێستا دەدۆزرێتەوە ئێمە بیرمان نەسێ بەهۆی حساسیەتی بەکارهێنانی ئینتەرنێت یاخود بەهۆی ئەوەی کە ئینتەرنێت با بڵێن هەر حکوومەتەکان لە دنیادا نەک لە عێراق و لە هەرێمی کوردستاندا مەترسیوان هەبووە کە بیدەنە دەست پەپلیک بیدەنە دەست خەڵک بۆیە گەر سیرکەی مێژووی بەکارهێنانی ئینتەرنێت لەلایەن خەڵکەوە لایەن پەپلیکەوە هەتا ساڵی 91 هیچ مرۆڤێک لە دنیادا مرۆڤی مەدەنی ئەڵەم نەیتوانی ئینتەرنێت بەکاربێنێ لە 68 و هەفتاکانەوە هەتا دەگاتەوە تو یەک زیاتر حکوومەتەکان بۆ کاروباری سەربازی و سیخوڕی هەتا دوایی بەکاریان هێناوە لە 91ەوە هەتا دەگاتە 2023 کە بۆ هەرێمی کوردستان خۆناغێکی گرنگە ئینتەرنێت دێتە ناو هەرێمی کوردستانەوە
هاتنی ئینتەرنێت و دیجیتال میدیا و سۆشال میدیا با بڵێن گەشەیەکی خێرای بخۆبینی نەک لە هەرێمی کوردستان لە هەموو دنیا ئەم قەیرانەی کە لە ناوەڕۆک لە کۆنتنت یاخود با بڵێن لە گوتاری با بڵێن سۆشال میدیادا هەیە قەیرانێکە قەیرانێکی جیهانیە بەڵام لە دنیادا لە زۆر وڵاتی دنیادا با بڵێن لە وڵاتانی ئەوروپا ئێستا بە شێوەیەکی گشتی ڕێخستنیان کردووە ئەوەی کە پێی دەوترێت سۆشال میدیا مەنیجمنت ئەم ڕێخستنیان کردو بۆ ئەوەی با بڵێن هەم بەکارهێنەران هەم ئەوانەی مەسیز دەنێر هەم ئەوانەی لەسەریان دەنووسێ هەم ئەوانەی کاری ڕۆژنامەوانی دەکەن لە کوردستان با بڵێن زیانمەند نەبن وەکو مرۆڤ بۆیە یان لە هەر وڵاتێکی دنیاش بە هەمان شێوەیە ئەگەر سیرکەی لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتانی دیکە بەشێکی زۆری وڵاتان هاتوون ڕێکیان خسۆ بەس بە ڕێنمایی بە یاسا ناچووکە بیرمان نەچێ ئەگەر بێت و ئێمە یاسا دەرکەین بۆ ڕێخستنی ئینتەرنێت تووشی قەیرانشتر دەبین کە مەسلەی دانانی سانسۆرە لەسەر ئازادی ئینتەرنێت لەسەر ئازادی سۆشال میدیا کە بۆ هەرێمی کوردستانێکە لە خاڵە زۆر ئەرێنیەکانی با بڵێن ئازادی ڕۆژنامەوانیان ئینتەرنێت لە هەرێمی کوردستان بەڵام وڵاتان هاتوون لە بریەوەی یاسای بۆ دەرکەن سانسۆر دروستکەن چکە زۆر زار بیرمان نەچێت با بڵێن دۆخی سیاسی هەرێمی کوردستان لەوانەیە ئەمە ئاسایی نەبێ مەسەلەن ئازادی ئینتەرنێت بدەی بەدەست با بڵێن لایەنێکی سیاسیان مؤسسەیەکەوە دوجار لەوانەیە بە ئاراستەی سانسۆرکردنی گشتی بەکاربهێنرێ بەڵام ئەگەر ڕێنمایی بێ لەلایەن سندیکای ڕۆژنامەنووسان و با بڵێن پسپۆرانی بواری میدیا و وەزارەتی ڕۆژبیر وەزارەتی گانەوە دەکرێت کاری لەسەر بکرێ و بۆچی گرنگە ڕێنمایی بێ بۆی ئێمە ساڵانە بتوانین ئەپدەیتی بکەینەوە بەڕاستی نوێی بکەینەوە چونکە سۆشال میدیا و دیجیتال میدیا لە قۆناغێکی گەشەی زۆر خێرادا ئێمە ئەوەی کە ئێستا کێشەمان هەیە لە هەرێمی کوردستان لەگەڵ سۆشال میدیا و ئاڵنگارێ و قەیرانەی کە مامۆستا کاروانیش لە قسەکانیدا و لە بەیاننامەکەشیان لە سندیکای ڕۆژنامەنووسان ئاماژەیان پێداوە مەسەلەی ڕێگنەخستنە مەسلەی ڕێگنەخستنی گوتاری ناو سۆشال میدیایە چونکە خاوەندارێتەکە دیار نییە قەیرانی خاوەندارەتی لەناو پەیجەکانی سۆشال میدیادا ئەوەی دروست کردووە کە ئێمە نەتوانین چۆنی مامەڵەیان لەگەڵ بکەین لەبەرەوەی نە یاسامانەیە کە من یاسا بە باش نازانم و نە ڕێنماییمانەیە و نە دامەزراوە ئەمنیەکانیش با بڵێن توانیویانە ڕێخستنێ بکەن بۆی کە بۆ گرنگی ئێمە ڕێخستن بکەین مامۆستای بەڕێز لەبەرەوەی ئێمە فەزایەکمان هەیە کە ئەوەی کە سایبەرە ئەوەی کە ئەم ئاسمانەمان هەیە کە با بڵێن شەپۆلی پلاتفۆرمەکان دێتە ناوی و کاری تیا دەکەن ئەمە نابێت لە خۆمانەوە مەسەلەن بە ئازادانە ڕێ بە فەیسبوک و بە تیکتۆک و بەمانە بدەین بێن لێرە ئیشکەن ئێمە بێ مەرزمان نەبێ ئەمێ سەدان و هەزاران گەنجی کورد پسپۆرانی میدیا پسپۆرانی بواری زمان بخەینە ناو ئەم تۆڕانە بۆی ڕیڤیوی ئەم بابەتانە بکەن کە بڵاو دەکرێنەوە دەبێ ئەم تۆڕانە با بڵێن ناچار بکرێن پەیوەست بن بەم ڕێنمانەی کە لە وڵاتەکە دەرەچێت ڕێگەیان پێ بدرێت لە وڵاتانە کار بکەن ئێمە ئەمەمان نییە لە هەرێمی کوردستان بۆیە بەڵێ دکتۆر دەگەڕێمەوە لای بەڕێزت کاک حەمید دێمەوە لای جەنابەت دەستی تۆ خۆش بێ کاک حەمید دەگەڕێمەوە لای بەڕێزت کابەڕێستان سەرۆکی ئەکادیمیای بەدرخانن ئەو ئەکادیمی ئەو ڕۆژنامەی کە هەیە چۆن بتوانین خۆمان بگونجێنین لەگەڵ ئەم سۆشیال میدیایی کە ئێستا لەگەڵ میوانەکانمان باسمانەوە دەکرد کە بەڕاستی سۆشیال میدیا ئێستا دنیای تەنیوە چۆن بتوانین ئێستا خۆمان بگونجێنین لەگەڵ ئەم بابەتەیە پێشووتر کە ڕۆژنامە سەرەتای دروستبوونی ڕۆژنامە و بڵاوکراوەکان لە پاشان ڕادیۆ هات باز دەوە کرێک کە مەترسی لەسەر ڕۆژنامە هەیە دوای ئەوەی کە تەلەڤیزیۆن هات گوتیانەوە مەترسی لەسەر ڕادیۆ هەیە بۆیە ئەمەی ئێستا کە دەگوزەرێ یعنی بەڕاستی پێشووتر ئێمە باسی ڕۆژنامەگەری چاپی کاغەز و ئەلکترۆنیمان دەکرد بەڵام ئێستا باز دەوەش نەماوە یعنی ڕۆژنامەی کاغەز و کۆمەڵکشتی دیکە ئێستا لە دوای کۆرۆنا ژیان بۆتە ئۆنلاین گیان هەمووی بۆتە ئەوەی کە لە ڕێگای ئینتەرنێت و لە ڕێگای سۆسیال میدیاوە کارەکان جێبەجێ دەکرێت کاری زۆر کە ڕاستە و خۆی لەسەر کۆمەلگای مرۆڤایەتی کرد مەسەلەی کۆڤید-19 بوو کۆرۆنا ینی کۆمەڵە کشتی بەجێ هێش کاوە
دیارە لە پاش کۆرۆنەکە ئێستا زیرەکی دەستکرد کە بۆتە شتێکی هەنووکەیی پێویست کە دنیای تێنیوە لە بەرامبەرەوەی کە ڕۆژانە چی دەگوزارێ. بەڵام من نمونەیەک دێنمەوە پار لەگەڵ هاوڕێم سۆران حەمەڕاش لە فیلەندا لە فیستیڤاڵی بەدرخان لە هێلسینکی. گوتم کاک سۆران ئەگەر بێزەحمەت ئەمە لە یەک جووریش بن، گوتم 2 سەعات کاتم بەرێ بەیانی وتارێک دەنووسم دەربارەی ئەو فیستیڤاڵە، لەبەرەوەی سەرۆک کۆماری فیلەنداش ئامادە دەبوو لەوێ. بە منی گوت کاک حەمید بۆ وەقت دەکوژی دەتەوێت باسی چی بکەیت؟ گوتم باسی پردی ڕووناکبیری نێوانگەلان و کۆمەلگای کوردەواری لەگەڵ کۆمەلگای فیلەندی ئەو پەیامی ئێمەیە. ئەم قسەی منی لە گوگل لێدا لە زیرەکی دەستکرد، زیرەکی دەستکرد یەک کوتاری نووسی قەناعەت بکە زۆر بە وردەکاری فیستیڤاڵی یەکرد لە فڵان شوێن کردووە، دوو لە فڵان کردووە، ئەوە من حەپەسام قەناعەت بکە من 5 ساڵی دیکە نەمدەتوانی ئاوە وتارێک بە 2 خولەک بەس بە 2 خولەک لە زیرەکی دەستکرد. گوتم کاک سۆرانەوە چییە؟ گوتی ئەمڕۆ لە هەموو کۆنفرانسە نێودەوڵەتەکان لە ڕێگای زیرەکی دەستکرد وتار دەنووسرێ و ئاراستە دەکرێت. بۆیە ئەمەی ئێستا دەگوزارێ جیاوازە لەگە سەردەمی رادیۆ و تەلەڤیزیۆن و کۆمەڵە شتی دیکە ئەوانە. بەڵام کارە ساتەکە لەوەیە کە هەموو گەلان سوودیان لە سوسیال میدیا بینیوە، گوگڵا وەکو مینبەرێک بۆ زانیاری وەرگرتن بەکاردێنن، بەداخەوە کۆمەلگای کوردەواری هەموو ئەو شتە جوانانەی لە ماوەی 200 ساڵی پێشووتر کراوە ئێستا کەوتۆتە ژێر پرسیار و لە بەرامبەرەوەی کە لە ڕێی تیکتۆک و لە ڕێی سناپچاپ ئەوانەی دیکە کە داهاتێکیان دەست دەکەوێت. یعنی هەندێک جارەیە بەڕاستی دەگوترێ ئەمڕۆ سەردەمی پووتگەراییە لە سۆسیال میدیا و لە دیجیتال میدیا و ئەمە دوولایەنەشە. یعنی ئێمە ئەگەر بین سێرێکی بابەتەکە بکەین ورتر بینەوە، هەم لایانی باشی هەیە و هەم لایانی خراپەشی هەیە. بەڵام ئەوەی کە جێی مەترسیە لایەنە خراپەکەیە کە لەمە هیچ نەبێت لەم هەرێمی خۆمانە خەریکە زیاتر بەم لایەنیانە ئاشکێتەوە. ئەم هەموو پەیجە، ئەم هەموو سایتە، ئەم هەموو بابەتە ڕۆژنامە نووس و ڕاگەیاندکاری کە دروست بوون. جا ئەگەڕێمەوە لای جەنابەت ئەمە بچمە لای دکتۆر سامان باسێک لە ئەنسکلۆپیدیای ئەو ڕاگەیاندنە بکەین کە جەنابەت خاوەنی کتێبی ئەنسکلۆپیدیای میدیایت یاخود ڕاگەیاندنیت لە شاری هەولێر و لە هەرێمی کوردستانیشە. دکتۆر من ئەمە پرسیاری ئەوت بکەم، منێک وەکو ڕۆژنامە نووسێک وەکو ڕاگەیاندکارێک چۆن بتوانم سوود لەم ئەنسکلۆپیدیایی جەنابەت وەربگرم کە هەم بڕوانامەیەکی شت هەیە کە تەنیا کەسیت خاوەنی ئەم بڕوانامەیە. یعنی گرنگە تا چەند ڕۆژنامە نووس خوێنەر بێت، تا چەند ڕۆژنامە نووس ئاگاداری بارودۆخەکەی ناوچەکە بێ، وڵاتەکەی خۆی بێ، ئەو بابەتانەی کە لە دەوروبەری وڵاتەکەی و لە جوگرافیاکەیە ئەگوزارێت. ئەنسکلۆپیدیاکە تا چەند گرنگی بەم بابەتانەیەوە. ینی باس لە بابەتی ڕۆژنامە نووسی کردو لە ناو ئەو ئەنسکلۆپیدیایە، باس لە ژمارەی ڕاگەیاندکار کردو، کۆمەڵک باست کردووە. پێم خۆشە بە کورتی هەم باسێکمان بۆ بکەیت و باسی ئەوشمان بۆ بکەیت کە تا چەند گرنگە ڕۆژنامە نووس ئاگادار بێت. بڵێ زۆر سپاس. وڵا بەنسبەتەوە ئینسایکلۆپیدیای میدیای کوردی لە باشووری کوردستان ڕەنگە لێرە و لەوەیە کتێبی زۆر لەسەر مێژووی ڕۆژنامەگەری هەبوو، هەممان خوێندوتمانەوە لە ناوەندەکانی خوێندن. بەڵام ئەوەی کە من بیرم لێ کردەوە کتێبێک کە تەنها پێویستمان بە یەک سەرچاو هەبێت، نەویش ئەو سەرچاوی کە من دامناوە هەموو ڕۆژنامە نووسەکان کە دەتوان ئاسانکاریی زۆر بۆ کۆی ڕۆژنامە نووسان، بۆ کۆی خوێنەرەکان، بۆ کۆی هەم ئەوانەی دەیانوێ شارەزا بن لە مێژووی ڕۆژنامەگەری کوردی و لە ئێستای میدیای کوردی، ئەوە لە توێی ئینسایکلۆپیدیەکدا کە نزیکەی 1000 لاپەڕە وەکو منهەجی زانکۆیی و منهەجی خوێندن بەکاردێنرێ و فەرمانی زانکۆیی لەلایەن زانکۆی سەلاحەدینەوە بۆ دەرچووە. ئێستا کە لە کتێبخانەی زانکۆی سەلاحەدین و لە پێشانگای دوامین پێشانگەی کتێبیش عرض کرا بوو و بەکو بەخۆڕایی کەوتە بەردەست زۆرینەی ئاکادمیەکان، زۆرینەی ڕۆژنامە نووسان و بەشەکەی تریشی زانکۆی سەلاحەدین
لە پێشانکەدای نابوو کە وەکو فرۆشتن دەیفرۆشت ئێستا لە هەوڵی ئەوە داین کە بە زمانی عەرەبی ئەو ئینسکلۆپیدیا چاپ بکەین و چاپی دووەمیشی بە زمانی کوردی بکەینەوە بۆی بتواندرێت هەموو کەسێک کە بیوێ لە میدیای کوردی تێبگاتن لە مێژووی میدیای کورد تێبگا و لەو کارکتەرانە تێبگان کە لە پشت دەرچوونی پشت ئەو میدیایە بوونە کە ساڵە هەیە لە نێو کوردە دەرچووە ئەوەی کرینگە بۆ ڕۆژنامەنووس کە چۆن لە دەوروبەرەکەی تێبگا ئەوەیە کە لە ڕووی ئەکادمیەوە بتوانێت ڕۆژنامەنووسی ئەکادمی بتوانانی خەڵکی ئەکادمی بۆی بتوانێت ڕۆژنامەنووس لەوەی دەربچێتن کە ببێتە پەرچەکردار ببێتە ئەلامیونی مۆدات بەڵکو بێتە وەکو پیشە ڕۆژنامە کارەکەی خۆی وەربگرێتن و بتوانانی ئەو فەرهەنگە گەورەی کە لە دنیادا هەیە لە زانیاری چۆن بێتە پردێکی پەیوەندی بگەینیتە وەرگێر نەوەک بێتە ژارێکی کوشندە بۆ وەرگێر چونکە ئەگەر بێت و میدیا بە شێوەیەکی هەڵا بەکاربێتن بە شێوەیەکی نادروست بەکاربێتن بێگومان دەبێتی ژارێکی گەورە لە کۆمەلگا وەکو ئێوە میوانە بەڕێزەکان ئاماژەیان پێکرد سوۆشال میدیا و میدیا ئەلکترۆنیکی ئێستادا بۆتە سەرێشەیەک بۆ هەموو تاچێک بۆ هەموو خێزانێک سەرباری ئەوەی کە ئیزابیاتی ئێجگار زۆر گەورەی هەیە بەڵام ئەگەر بێت و لە ڕێگەیەکی بە فلتەر نەکرێتن بە فلتەرازیشن بەکارنێتن ئەو تەکنۆلۆژیایی کە بۆ فلتەرکردنی قەنەواتەکانی میدیا بە تایبەتی سوۆشال میدیا و ئای واتە زیرەکی دەست کرد نێتە هەرێمی کوردستان ئەو یاسا و ڕێسایانی کە چۆن لە وڵاتانی تر بۆ ڕێخستنی میدیا دروست بوون ئێمە نەهینە ناو پەرلەمانی کوردستان و ڕێنمایەکان نەخین ناو وەزارەتی ڕۆشنبیری و هەروە ئەگەر بێت و ئەمە بمانێ ڕێگری لەو پاشەگەردانی و لەو فەوزایی میدیا ئەلکترۆنی بە تایبەتی بکەین و میدیا بەگشتی بکەین ئەو پێویستمان بۆیە خەمەکە بەستەنها خەمی وەزارەتی ڕۆشنبیری یان حکوومەت یان سندیکای ڕۆژنامەنووسان یان ئەکادیمیەکان و ڕۆژنامەنووسان نەبێ بەڵکو خەمەکە بێتە خەمێکی گشتی چونکە پەیوەندی بە کۆی تاکانی کورد بە کۆی تاکانی کۆمەلگاوەیە بە کۆی خێزانەکانەیە و خێزانەکانیش دەوریان هەبی لەوەی چۆن بتوانن میدیای کوردی بە شێوەیەکی دروست یان میدیا ئەلکترۆنی بە شێوەیەکی دروست بەکاربێ و ناوەندەکانی پەروەردە بێتە ئەوەی ناوەندەکانی پەروەردە خوێندنی باڵا و دامەزراوەکانی فەرمی و نافەرمی ڕێکخراوە حکومیەکان و هەموو لای کەمپینی گەورە بکرێت دەست بکرێت بە حاڵەتێکی ئەمرجنسی بۆ ئەوی چۆن خۆراک بدەینە میدیای کوردی و میدیا ئەلکترۆنی و چۆن لە خەمیەوە داین میدیای ئەلکترۆنی نەبێتە سەرێشە نەبێتە ناوەندێکی کوژێنەر کە تاچی کورد و مناڵی کورد و وەرزەکاری کورد و تەنانەت گەورەکانی ئێمەش و تووشی چەقبەستوی بکەن تووشی بەلاڕێدانی بدەن چونکە زۆربەی ئەو مەشاکلانی کە لێستا کە دەکەوێتەوە لە هەرێمی کوردستان بە تایبەتی گرفتە کۆمەڵایەتەکان ئابوووریەکان ڕیکلامەکان هەموو بەشێکی زۆری ڕوبەرێکی زۆری میدیای ئەلکترۆنی ئەو سەرێشەی دروست کرا بۆیە وەکو لە پێشتر ئاماژەم پێکرد وەکو حاڵەتێکی ئەمرجنسی پێویستە ئەنجومەنی وەزیران چەند کۆبوونەوەیکی ئەمەرجنسی دابنێتن بۆ ریفۆرمی میدیا پەرلەمانی کوردستان لەگەڵ دەستپێکردنی کارەکانی خۆی چەند یاسا و ڕێسایەکدانی وەکو هاوشێ وڵاتانی تر نەک تاکە یاسایەک بۆ ڕێخستنی کار ڕۆژنامەنووسی کە ئەمە بەشی ئەوە ناکاتن میدیای کوردی ڕێبخە و وەزارەتی ڕۆشنبیری باشتر لە جاران بە ڕێنمایی تازە بێتە ناو فەرهەنگی میدیای کوردی وەزارەتی گواستنەوە گەیاندن وەزارەتی پەروەردە هەموو وەزارەتەکان کاروباری کۆمەڵایەتی و ڕێکخراوە حکومینە حکومەکان و خێزان و خانەوادەکان بۆ ئەوی بتوان بەهانەی میدیای کوردی وە بچن چونکە هەر پرسێک وەکو باسم کرد و هەر میدیاک لە دنیادا ئەگەر بەهانای وە نەچی و نەتوانی خۆراکی پێ بەخشی ئەوە دەبێتە ناوەندێکی بکوش کۆمەلگا توش سەرێشەیەکی گەورە دەکات و حکومەت و ناوەندە فەرمیەکانی تووشی گرفتی گەورە دەکەن وەکەوەی کە ئێستا کە دەبینین ئێمە بێ موبالاتین لەوەی کە میدیای کوردی چۆن ئەو تۆژمە گەورەی لە میدیای کوردی دێتە ناو هەناوی میدیای کوردی و ئێمەش هیچ خۆ ئامادەکردنیەکە پێشوازێکمان نییە بۆ ئەو تۆژمە گەورانەی بۆ ئەو گۆڕانکاریە گەورانی کە لە دنیادا لە میدیا دەکرێت. بەڵێ دەستخۆش بۆ دکتۆر سامان جەمال کە لەگەڵمانە بووی مامۆستای زانکۆ سپاس بۆ تۆ. ئێمە بەردەوامەبین زۆر سپاس ئەچینە ڕانیە بۆ لای دکتۆر ئاراس دکتۆر ئاراس چۆن بتوانین لایەنە باشەکانی دیجیتال میدیا وەربگرین یاخۆ سوۆشال میدیا وەربگرین بۆ خزمەتکردنی وڵاتەکەمان بۆ خزمەتکردنی ئەو بابەتانەی کە هەیە من باسم لەوە کرد کە هەر شتێک کە تۆ ئەنجامی هەم لایانی باشی هەم لایانی خراپەی هەیە ئێمە ناتوانین ئەم لا زەربی سفرکەین و ئەم لا بڵین لە ساسە باشە هەردوو لا باشی خۆی هەیە و خراپەی خۆشی هەیە بەڵام ئەوەی کە گرنگەوەی کە مهمە ئەوەیە ئێمە بتوانین
ئەم ڕێڕەوە ڕاست بکەینەوە و ئەم بابەتی دیجیتال میدیایە بابەتی سوۆسیال میدیایە بێنینە سەر ئەو ڕێگا ڕاستەی خۆی کە منێک لە ماڵۆ دانیشم بابەتێک لە سوۆسیال میدیا خوێنمەوە دڵنیا بم لە ڕاستی بابەتەکە نەگەوەی کە بە چەند شێوازێکی تر ئەم هەواڵە هەبێت و ئەسڵ و ئەساسی نەبێت. ئەجا پرسیارەکە ئەمەیە چۆن بتوانین ئەم لایەنە دروستە ئەم لایەنە ڕێکوپێکەی هەڵبژێنین و سوودی لێ ببینین. دەستخۆش بۆم پرسیارە بێگومان ئێمە شتێکمان هەیە لە ناو سوۆشال میدیادا کە ئەم قەیرانە گەورەی دروست کردو یاخودەم فەوزایی دروست کردووە کە کاکتۆر سامان و ئەم بەڕێزانش باسییان کرد مامۆستا کاروانش باسی کرد. ئەویش مەسلەی ساختە هەواڵە مەسلەی زانیاری نادروست و زانیاری ناڕاستە. یعنی یەکێک لە قەیرانە زۆ گەورەکانی ناوتۆڕ کۆمەڵایەتەکان یاخود ناو سوۆشال میدیا و دیجیتال میدیاوەیە کە مرۆڤ دەتوانێت دۆمینێک بکڕێ وێبسایتێکدا بنێ ئەسڵا هەر بەفری دەتوانێت دروستی بکە دەتوانێت بە AI بنووسێت دەتوانیت جەریدە لە ماوەی هەفتەی ڕابردوودا جەریدەیەکمان لە ئیتالیا بە AI دەرچوو. یەکێک لە هاوڕێیانمان لە شاری هەولێر لەم ڕۆژانەدا با بڵێن لە یەکێک لە ڕۆژنامەکان لاپەڕەیەکی بە شێوەی AI نووسیوە و چاپ کراوە و لە جەریدەیەکی کوردیشدا. بۆیە ئێستا قۆناغکە بۆڵێ نێمە فەوزا لەبەرەوەی ڕێک نەکراوە لەبەرەوەی ڕیگولیت نەکراوە تۆڕە کۆمەڵایەتیەکان کۆمپانیاکانیان هاتوون لە هەرێمی کوردستان و لە عێراق بە شێوەیەکی ئازادانە کار دەکەن بەبێەوەی ئێمە هیچ تێبینێکمان لەسەریان هەبێ بەبێەوەی هیچ فەرمانبەر و مۆزەف و مرۆڤێکی کوردی ئیشان تێدا بکە. بۆیەشە کاتێک کە بۆ نمونە ڕاستە هەندێک ڕێسای کارکردنیان هەیە بۆ نمونە تۆ توانین ڕیپۆرتی پۆستێک بکەی بەڵام ئەگەر هاتوو ڕیپۆرتی پۆستێکت کرد نۆرمە کەلتوریەکان مەسەلەن ڕۆڵ دەبینن لەوەی کە ئەم پۆست ئایا دەسڕێتەوە ئایا کەسەکە سزادرێ پێیجەکە سزادرێ یاخود وە خۆی دەمێنێتەوە بۆ چووکە جار هەیە پۆشینی جلوبەرگێک بۆ خاتونێکی کورد لەوانەیە ببێتە مەترسی لەسەر ژیانی بەس لەوانەیە هەمان پۆشینی هەمان جلوبەرگ لە وڵاتێک وەکو فەڕەنسا ئاسایی بێت لە ڕووی کەلتوریەوە. بۆیە هەموو ئەم وڵاتانێک کە ڕیگولیتی باوڵێن سوۆشال میدیایان کردووە ئەم تۆڕە کۆمەڵاتانیان ناسار کردووە سەدان و هەزاران کەسێوان کاری تێدا بکەن وەکو ڕیڤیوەر وەکو ئەوانەیە کە کاری پێداچوونەوە دەکەن بەم پۆستانە لە ڕووی زمانەوانی و کەلتوری و نەریتیەوە. بۆیە ئێستا خۆناغێوەیە کە دەوڵەت ڕێخستنی سوۆشال میدیا کاری دەوڵەتە کاری حکومەت و لاانە ئەمنیەکانە بەڕاستی. ینی پێچەیە بۆ منە سوکایەتی بە مامۆسایانی دەکات سوکایەتیەکە بە کەلتور بەدابوونەرێت بە زۆر شت بەڵام هێز ئەمنیەکان مەسەلەن تا ڕادێکی زۆر نەیانتوانی و کۆنتترۆلی ئەمە کاونت و پێیجانە بکەن کە لە سوۆشال میدیادا هەیە. بۆیە هەم پێویستمان بەڕێخستنەیە کە خەڵکی پسپۆر و وەزارەتە معنی و پەیوەندیدارەکان وی کاکتۆر سامان باسی کرد ڕێکی بخەین هەممان بەیەکەوە و ئەم تۆڕە کۆمەڵاتیان ناچار بکەین فۆلۆوی یاخود وابەستەی ئەم ڕێز هاوڕێنمانە کە لە وڵاتەکەی مە دەردەسێ و لەلایەنێشتریشەوە دەتوانین با بڵێن لە ڕێی با بڵێنەوانەی کە پێیوەستن بە دەوڵەتەوە و هێز ئەمنیەکان کار لەسەر ئەم کەسولانانە بکەن کە خاوەندارەتیان پەیجانە دەکەن و دەتوان لە ڕێی با بڵێن ئەم ئیتر ئامرازانەی هەیەە بیان دۆزنەوە مامەڵی یاسایان لەگەڵ. بەڵێ دەست خۆش دکتۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ دکتۆر ئاراز ڕەمەزان مامۆستای زانکۆ کە لە ڕانیەوە لەگەڵمانە بوو. زۆر سپاس دکتۆر. کاکاروان دێمەوە لای بەڕێزت تا ئێستا توانیتانە خولێکی ڕاهێنان بکەنەوە بۆ ڕۆژنامە نووسان وەک بەڕێزت ئاماژەت پێیا کە ئێستا هەروەها دکتۆر سامانیش باسی لەو کرد کە ئێستا فێک نیوز زۆرە ئیدیکەکانی ڕۆژنامەوانی بە تەواوەتی بەکارنێنێت خۆشت ئاماژەت بەوەیە کە ئێستا هەر پێچێک دەکەیت و دەبینی هەواڵێک بڵاو کراوەتەوە جا ڕاست بێ ئەخود ناڕاست بێ بڵاو دەکرێتەوە. ئایا هەوڵتان نەداوە بتوان خولێکی ڕاهێنان بۆ ڕۆژنامە نووسان بکەنەوە؟ سانە بەدەیان خول کراوەتەوە بەڵام ئێستا کێشە لە خولان نییە. ئێستا کێشە لە فەلسەفەی پشتی دروستکردنی دیجیتال میدیایە هەیە ناوەکو ئێمە خول من دوێنێ لە سعاتیەوە بە سعات 5 بۆ 5 و کۆمەڵی ڕۆژنامە نووس لە یەکێ لە دەستگای عێراقیەکانە ناو شاری سلێمانیا 2 سعات باسی یاساکانمان بۆ کردوون باسی یاسان بۆ کردوون کە چێ بێ و چی نابێت. ئەمە کێشە نییە لەگەڵ میدیای کلاسیکە کێشەمان نییە. میدیایە کە دایک و باوکی ناسراوە بێ میدیایە کە خاوەنی پیاز و سەر و سەرەکەی ناسراوە بێت ئەمانە نیست. ئەوەی کە کێشەکەی بۆی ئێمە دروست کردووە من لە لەقی سلێمانیە لە جاتیدا بنیشتم کێشەی فکری چارەسەرکەم کاتی خۆی لەگەڵ خاڵە حەمید دائەنیشتین وتارێک ئەهات
من سەیری زمانەکەی مەکرد سەیری فکرەکەی مەکرد ئەوە هات لەسەر شێوازی دیزاینەکەی سعاتێک 2 سعات لەسەر ئەم وتارە ئێمە مناقەشەمان نەکرد هەتا ئەڕۆشتە سەر ماکێت و ئەبوو بە بابەت ئێستا نە ئێستا خاتونێک لای vێگەکاتەوە کاکەیەک لە ئەوروپا و لای vێگەکاتەوە لەگەڵ ڕێزم ئەوەی وشەی ناشرین بێ بەکاری ئەهێنێت لە هەمان کاتیشە 3000 4000 کەس لەسەر لایڤەکەیەتی من چۆن چارەسەری ئەمە بکەم ئێستا دەیان کێشەم هەیە کێشەی فیکە دیپ فیکە ئایا دەکەیسمان لە بەردەستایە دەنگ تەسجیل کراوە کابرای ساحب دەنگ ئەڵێ من نیم چۆن ئەمە بدۆزینەوە وتار ئینتەرویو لەگەڵ کەسێکا کراوە ئەڵێ من نەمبینیوە ئەم کەناڵم نەبینیوە بەناوی من و ئەمە بڵاو ئێستا کێشەکانی ئمە گەشتە ئەو ئاستی کە ئەوە هەیە خول ئەکرێتەوە بڵێ ئێمە خولمان بە بەردەوامی خولمان هەیە بە بەردەوامی سیمینارمان هەیە کاتەکە کەمماوە لەو بابەتەیە هیچ گۆڕانکاری لە یاساکانی ڕۆژنامەگەریاکەن یاخود لەگەڵ دادگایە ئێوە لەو ماوەی پێشوشە بڕارێکتان دەرکرد بە هەوڵی یاسەردیکای ڕۆژنامەنووسان لە قیسلێمانی هیچ گۆڕانکاریەکەن بۆی بتوانین لەگەڵ ئەم پێشکەوتنانەیە ئێوەش گۆڕانکاری لە یاساکان کۆسار خۆشبەختانە ئەمە لێرەی سەر تقریبان کۆدەنیەکمان دروست کردو لە سلێمانی لۆبیەک هەیە کە ئەبێت ئەم بارودۆخە ئەم پاشاگردانی ئەم فەوزایە چارەسەر بکەین ئێمە لەگەڵ دادگا و لەگەڵ ئاسایش و لەگەڵ داواکاری گشتی و لەگەڵ پۆلیس و ئەوانە بە بەردەوام لە سلێمانی دانیشین و دڵنیا بە ئەو گۆڕانکاری لە سلێمانی و سەر هەڵەیە ئێستا ئێمە دادگایەک تایبەتمەند کراوە بۆ کەیسی ڕۆژنامەنووسی و ڕۆژنامەنووسان کەوتونێت مشتومڕی ئەوەی کە یاسایەک دەرکەین بۆ دیجیتال میدیا و سوۆسیال میدیا و میدیای ئەلکترۆنی سێ ئەبێت ڕۆشنبیریەک لە ناو خەڵکە بڵاوکەینەوە کە ئەو کەیسانی کە دروست ئەبن شەر نییە هەرچی وترا شەر نییە ئەوەی لە لایڤەکەی قسەی کرد ڕاز بێت بۆیە دڵنیا بە ئەوەی کە مێژووی ڕۆژنامەگەری کوردی بە خوێن و بە فەرمێسک دروست بوو ئێمە ڕێگە ناین لە ئێستاە کەسێک بێت زەربێک چەپ و ڕاست زەربێک بێنێ بە تاریخ و بە سەروەری و بە ئێزگەکانی شاخ و بە کوردستانەکان و بە پیرەمێرد و بە مستەفا پاشای یاموتیان نەخێر ئێمە وەساین ڕاستی ئێستا قۆناغی فەوزایە قۆناغی پاشاگردانی بەڵام ئەو عقلە منەوەرانە ئەو خەڵکە دڵسۆزانی کە دڵسۆزی میدیای کوردی و تاریخ و سەروەری کوردن بێگومان دەسەوەستان ناوەدڵنیا بە خۆش بێت ئایندەش بەگەشی ببینین کە سندیکای ڕۆژنامەنووسان لە قیسلێمانی پاڵپشتێک و چۆنەڵی وەکو باوکێکی بەهێزە بێت لە پشت ڕۆژنامەنووسان و بێگومان ڕۆژنامەنووسی ڕاستەقینە ئێمە هەموو جارە بەرگری لە ڕۆژنامەنووسی ڕاستەقین ناکەین بەڵام کێشەیەکشمان هەیە لە بینی ڕۆژنامەنووس و فێک ڕۆژنامەنووسە جارە دانیشتنەوە بەرنامەکە بۆی ئەوەشمان بۆ یەکلایەکی زۆر سپاس کارانەنوەر سکرتێری لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە ئەمبانیە لە ستۆدیۆ لەگەڵمان نبووی خارە حەمید وڵای دەمەمان ڕاهەڵتا خارە حەمید پێم بڵێ کاکاروان باسی لەوە کرد کە کاتی خۆی کە هەواڵێک هەبووە کە هاتوۆتە بەردەم ئێوە کاکاروان پێداچوونەوەی پیا کردووە لە ڕووی زمانەوانی و لە ڕووی هەواڵەوە جەنابەت بە هەمان شێوە کارکردن بەو شێوازە سەرکەوتوتر بوو و توانیتان ئەو مێژوە دروست بکەن لە ئێستاە بە کورتی پێمان بڵێ بەس چی بکرێ بۆی ئەم سەروەریە دووبارە بێتەوە بەردەوام بین من سلااوڕێزم بۆ کاکاروان بەڕاستی ئێمە زۆر بە دەردەسەری و بە قوڕبەسەری و بە هەژاری و بە نەبوویشی لێ کردی ئاگاو لێ نەبوو گلەی لێ منیش وەکو ئەوان بەپێ دەچینەوە ما لەبەرەوەی بەڕاستی برسیشمان بوو ناریشمان نەخواردبوو بەڵام بەڕاستی ئەمە هیچ بوو جە و موچەیەکیش نەبوو من سوپاسی کاروان ئەنوەر ساڵح بێسارێ من جەمیل حەسەن یاسین ئەولاد محەممەد فەتاح هەموو ئەوانە ئیشان کردووە 20 ساڵ یعنی هەموو خۆ بەخش بوونە ینی بەڕاستی ینی ئێمە توانیمانە لەسەر پێی خۆمان بوەستین کە کاری ڕۆژنامەنووسی بە پاچی بەڕێوە ببین سەبارەت بەوەی کە کاری پێشووتر زۆر ناخۆش بوو هەموو بابەتەکاندا دەبایە کوردیەکەی هەموو ڕێک بخرێ سیاغە بکرێتەوە ئەو هەواڵانەی ناڕاستە لا ببرێ و دەبێت سەرچاوەکە دەرنیشان بکرێ طبعا کاکاروان لەبەرەوەی لە من ئەکادمیستر بوو ئەو خەریجی بڵین بەشی ڕاگەاندنی زانستە مرۆڤایەتیەکان و پەیمانگای تەکنیک سلێمانی بوو و کاروان یەک لە عەرەبیزانەکانیشە یعنی زۆر وردە بۆیە بەڕاستی ئێمە زۆر ماندوو دەبووین بەڵام ئەمەی ئێستا دەگوزەرێ یعنی بەڕاستی هەر کەسێک وەکو کاکاروان باسی کرد بۆتە فۆتۆگرافەر بۆتە هەواڵنووس بۆتە هەموو شتەکان ئامادە دەکات بۆیە بەڕاستی ئەمەی ئەمڕۆ دەگوزەرێ جیاوازە بەڵام
ئێمە 25 ساڵە شتی کلاسیکمان نەکردو دایمەن هەوڵمان داوەشتی نوێ بێنینە پێش بە هەر لە دۆزینەوەی ژمارە 12 ژمارەکانی ڕۆژنامەی کوردستان لە دوو چاپ لە قایرە کردومانە 21 ساڵە خەریکی لەگە عەبدوڵڵا زەنگەنە هەرچی ژماری ڕۆژنامەی کوردستان بێنینە سەر شێوەزاری سۆرانی و هەندێک چمان بڵاو کردێتەوە بەڵام بە هیواین یادی بەخێر ڕەوانشاد کەمال فواد تا لە ژیاندا بوو زۆر دڵی بەوە خۆش بووکە ژمارەکانی ڕۆژنامەی کوردستان کە ئەو 26 ژمارە دۆزیەوە لە مابۆڕێک لە ئەڵمانیا ئێمە لە فیستیوالی بەدرخان 12مان دۆزیەوە و چەند جار عەبدوڵڵا زەنگەنی بینیوە کە گوتێتی لەگەڵ حەمید حەز دەکەمە پرۆژێ تەواو بکەن بە هیواین کە بتوانن ئەو ئەرشیفە کۆ بکەنەوە ژێرنە سەر زمانی سوارانیەکە دەسەکانە خۆش بێ سپاس بۆ خارە حەمید بەدرخان سەرۆکی ئەکادیمای بەدرخان کە ئەمڕۆ لە وڵاتی ئەڵمانیا و ڕاستەخۆ لەگەڵمان نابوو دووبارە پیرۆزە لە جەنابێت و سپاس بۆ خانەوادەی بەدرخان کە توانیان ئەو مێژووە پڕ لە سەروەریە دروست بکەن و تا ئێستش کورت شانازی پێوە بکە سپاسی دووبارە خارە حەمید کە لەگەڵمان نابوویت.